خۆشەویستان معادلی قەڵەوی لە خۆ لە ماری لێکدەوە وەزن چەندە مەسەل لۆ نمونە وەزن 100 کیلۆیە باڵا چەندە مەسەل مەتر و نیوەچی دەرەی 100 دابش خەتەکی دەکەی 1.5 و جاران 1.5 دەکا 100 دابش 2.25 دەکات 4.4 کەوا دەبیە قەڵەو دەرەجە 3 قەڵەوی لە 18 لۆ 15 طبیعیە لە 25 لە بۆ لە 18 لە بۆ 25 طبیعیە لە 25 لە بۆ 30 خرپنا گۆشتنە لە 30 لە بۆ 35 قەڵەو دەرەجە یەکە لە 35 لە بۆ 40 قەڵەو دەرەجە دووە لە 40 زیاتر قەڵەو دەرەجە سێیە لە 18 کەمتر ضعیفە ضعیف و قەڵەو لەکنەمە دەبی عیلاجی وەربگریتن خۆشەویستان چارەسەرکردنی قەڵەوی بەو ڕێکارانەدا دەڕواتن یەکەم شت لە بۆ چارەسەری قەڵەوی نەمەتی حیات بگۆڕە شێوازی ژیانت بگۆڕە بە سێ شتان یەکەمینیان کاربۆهیدراتی کەم بخۆ خواردن ڕێک بێخا دووەمینیان جوولەی زیادکە وەرزشی بکە سێمینیان خەوت ڕێک بێخا بە شێوە بن و بە ڕۆژ بە خەبەر بە لە خواردنەکان 6 خواردنی مەخۆ گەنم شەکر برنج میوە پەتاتە گولە بە ڕۆژە وەرزش باشترین چاکترین بێمەصرفترین ڕاضە لە بۆ قەڵەو خۆشەویستەکان ڕۆیشتنی بە پێیانە کالت لە پێبی و غارمەدا ئەوە باشترین ڕاضی لۆ قەڵەوە خۆشەویستەکان و خەوەکانتان ڕێک بێخن خۆشەویستان ئەگەر بە نەمەتی حیات توانی چارەسەری بکەی ئەوە نوڕە عەلا نوور خەتۆی دووەمینیان دێ ئیسفادە دەکەی لە هەندێک خواردنی کوردەواری وەکو زەنجەبیل دارچین زەردەچوو ئەوانە هەموو ئیسیفادەی لێ دەکەی دوایی کە دێ سەر دەرمانی طبی دەرمانی طبیەکان دەرزی هەیە و کەپسولی هەیە ئەوانە ئیشی من نییە خەتۆی چارەم ئیشی میهرەبانیە کە پاش ئەوەی کە هەر سێ طریقا فەشەلت پینا نەتوانی خۆ ضعیف بکەیەوە ئەو جەدەی دێ سەر طریقەی میهرەبانی دڵسۆزی و لێزانی